ئەوەی کە هەڵم بژاردبوو ئیسلام بوو خەڵکی نوێشکردن و عیبادەتی خۆم بووم زۆرم پێ ناخۆش بوو ئەو قسانەی ئەوان ناکرد کە نەفی حاجی خۆیان محەممەد نەکرد، قەرەداخی قورئانیان نەکرد، فەرماندە و قسەیان بە پێشمەرگەی ئیسلامەوە ڕابوونی ئیسلامی یعنی قورئان لە بەکار تەمەنی هێنێنەوە 81 بۆ ساڵی بە نەخۆشی لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. حاجی محەممەد لە ساڵی 1940 لە قەرەداخ لەدایک بووە. ساڵی 1970 لە گەڕەکی خەباتی شاری سلێمانی پەیوەندی باڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامی کوردستانەوە کردووە. لە ساڵی 1970 یەکەم بارەگای بزوتنەوەی پەیوەندی لە ناوچەی قەرەداخدا دەمەزرێنێت. دواتر دەبێتە بەرپرسی هێزی فاروقی بزوتنەوەی ئیسلامی. لە وەسفی حاجی محەممەددا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری باز لەوە دەکات ماوەیەکی دوور و درێژە پەیوەندی لەگەڵ حاجی محەممەد هەیە و خۆی و خێزانی هەمیشە لە پێشوەڕکێدا بوون بۆ سەرخستنی ئەم سەحوە و کاروانەی ڕابوونی ئیسلامی و تا لە ژیانیشدا بوو بە هەمان نەفەسی لاوی کاری دەکرد. کا حاجی محەممەد خەباتی شاخمان بەڕێ کرد لە زۆر لە هەڵوێست و هەنگاوەکاندا بەڕاستی ئەو پیاوە بوو کە شانازی پێوە بکرێت و ئەو پیاوە بوو کە ئێستا ومێدم وایە بۆ خۆی شانازی بەکردەوەکانی خۆی بکات لە خزمەت خۆی پەروەردگار و پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام. دوای ئەوە کێمە خەباتی چەکداریش گوزەرا ئەم کاک حاجی محەممەدی قەرەداغی لەم شاری سلێمانیە، یعنی دەیان جار هاتۆ بۆ لای ئێمە بە منی وتە مامۆستا بابچین بۆ سەردانی فڵان مامۆستا، فڵان ڕئیس عەشیرەت، فڵان ڕیشپی، فڵان کەس، فڵان موسڵمان، یعنی ڕاوەستانی نەبوو. چونکە هیوا هەیە کە قۆناغێک لە کار و خەباتی ئیسلامی بەڕێ دەکا، لە جەنگ و جیهاد بەڕێ دەکا، وا دەزانێ ئەوە بۆ هەموو ژیانەکەیەتی. بەڵام نەخێر، دەبێ وەکو پێغەمبەری خاتەم بین صلی الله عليه وآله وسلم کە خوا پێی فەرموو وەعبود رەبەکە حەتا یەتیەکە اليەقین. و لە نەخۆشی مەرجیدا عەباس ئیمامی خوا لێی ڕازی بێ لەگەڵ عەلی کوڕی ئەبی تاڵیبی ئامۆزای چوونە بن قۆڵی ڕاست و چەپی و بە لۆژە لۆژە چوو نوێژەکەی هەر بە کۆمەڵ بۆ موسڵمانان کرد. هەڵبەتە ئەبوبەکر پێشکەوت خوا لێی ڕازی بێ، پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام لە دوای ئەوە. مەبەستم ئەوەیە کە بەندایەتی بۆ خوا تایبەت نییە بە قۆناغێکی دیاریکراوی تەمەنەوە و تایبەت نییە بە شوێنێکی جوگرافی دیاری کراوە. هاوڕێ و هاوسەنگەران و شایەتحاڵەکان هەر کامیان لە گۆشەنیگایەکەوە باز لە کەسایەتی گەورەی حاجی محەممەد دەکەن، بەتایبەت دوای ئەوەی لە ناوەڕاستی هەفتاکان بەدواوە دوای ئەو شەپۆ لە مارکسیەتەی بە ئاشکرا لە کوردستان بڵاو بوویەوە. باز لەوە دەکرێت بە ماڵ و سامانی خۆی سەر ڕای مەترسیەکان هەوڵی ئەوەی دەدا کار بۆ سەرخستنی سەحوەی ئیسلامی بکات و یەکەم کەس بوو ئاڵای لا ئیلەهە ئیللا اللای لە شاخەکانی قەرەداخ بەرز کردەوە. کاک حاجی محەممەدی قەرەداخی بە حکومەوەی خزمایەتێکمان هەبوو نردی بە شوێنما وتی بابێ ئیشم پێەتی. تەمان ئەو کات بە ناوی ئەوەی کە من ئیشی کاشیم هەیە، بەس کە چوومە خزمەتی وتی وەرە دانیشین شتێکە حەزەکەم پێت بڵێم، ئەگەر قوبوڵت کرد ئەوە ئەهلەن وەسەهلەن، قوبوڵیشت نەکرد ئەوە لێرا بچێ بە ناخی عەرزا و کە ئەنەما هیچی نەبیستووە. وتم لە خزمەتام کاک حاجیگیان تەمان ئەو کاتە زەمەنی با بڵێن لافای و مارکسیێت باوێکی زۆری هەبوو، هەتا بازێ لەو خزمانەی گەرمیان هاتوونە ماڵیان لەو برادرانی کە فکری مارکسیێتیان هەبوو کۆمەڵی مناقەشیان لەگەڵ کاک حاجی دروست کردبوو کە ئەعیاذ بالله مەوزوعی خوا و ئیسلام و قیامەت و ئەم شتانە وجودی نییە. ئەمە یەکەم خاڵ بوو کە کاک حاجی محەممەدی قەرەداغی جوڵان بۆ ئەوەی هەستێ بۆ ئەوەی تەنزیماتێکی ئیسلامی دروست بکە، گەنجانێک کۆ بکاتەوە بۆم ئیسلامە ڕۆحێتێکی جیهادی لە گەنجەکانە دروستکە. ئەوی شتێک بوو لەوانەی کە منی بان کرد وتی کاکە شتێکی ئاوا هەیە ئەمانەوێ تەنزیماتێکمان دروست کردووە وەکو ڕابطەیەکی ئیسلامی ساڵی 1970 بوو. من 1970 کاک حاجی محەممەد خوای پەروەردگار لێی خۆشە کە منی بان کرد ئەمە لەو لە 83ەوە ئیتر ئێمە دەستمان دایە ئەم کارە. ئەم پیاوە لە ڕۆژگاری سەختی ئەنفالە لە ئازاری ساڵی 1970 تاقە کوڕێکێوێ کاکە هیوە کە شەهید دەبێ بە خۆی و خێزانەکەی خێزانێکی هەبوو بەس بەناو ئافرەت بوو، ڕیجال بوو، لەگەڵ یا تەرمەکەی پێکەوە ئەنێژن. کاتێک کە باسی ژیانی کاکە هیوامان ئەکرد ئێستا ئەگریا، بەڵام کە باسی ڕۆژگاری ئەنفالمانەکرێ و وام ئەزانی سەردەمی ژیانی سەحابیە و کوڕێکی خۆم پێشکەش بە ئیسلام کردووە. لە سەرەتای دەستکردن بە کاروان و ڕابوونی ئیسلامی حاجی محەممەد تاقانە کوڕەکەی بەناوی ئەبوبەکر ناسراو بە هیوا لە قەرەداخ شەهید دەبێت، بەڵام خۆی و ئەختەرخانی خێزانی سەبر و ئارامی لەسەر دەگرن و پەرۆشانەتر
بەردەوام دەبن لەو ڕێگەی کە گرتویانەتە بەر. ئێمە ئەوەنە ئیسیفادەمان لەو کردو و لەو تەنظیم ئیسلامی کردوکە بگەینوتی بەوێنە ڕاستی ئەو نەبووە ڕەنگە ئەو تیارە ئیسلامیە بەو شێوە نەگەیشتاتە مندێقە قەراق و سەنگا و گەرمیان هەچێنێ وەسپی بکەم نازانم داواکارم لە خوای گەورە هەموو ئەو ماندوو بوون و ناڕەحەتیانە و هەموو ئەو نەخۆش و ناخۆشیانی بۆ بکا بە زەخرەی قیامەت و بۆی بکا بە بەرزبوونەی پلەی قیامەتی ئینشاءالله. سەر ڕای ئەوەی ماوەی 3 ساڵ بوو حاجی محەممەد دەست و پەنجەی لەگەڵ نەخۆشی نەرم دەکرد، بەڵام هاوڕێ و خزمەکانی دەڵێن تا 2 ساتی ماڵئاوایشی لە ژیان لە خەمی ئەم ڕابوون و کاروانەدا بوو. نەسیحەت و ئامۆژگاریەکانی بۆ دەوروبەری تەبایی و سەرخستنی ڕێبازی ئیسلام بوو. دوا مەنزڵێکی گۆڕستانی سەیوان بوو لە سلێمانی. ئەم فەرماندە تێکۆشەرە بە ئامادەبوونی هاوڕێ و هاوسەنگەر و کەسوکارەکەی لە گۆڕستانی سەیوان بە خاکسپێردرا. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیان سلێمانی.